بە هیوایی کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 156 لاپەڕا 156 بەوان بە ڕاهێنانی یان پرسیاری سێ دەست پێ دەکەم. دەبێت پلەی گەرمی لەسەر گەرم پێوی فاهرنایتی لە ژوورەکە چەند بێت بۆ ئەوەی ئاو هەوای ژوورەکە بوژێنەر بێ. یەکەم شت ئەو وشێ تۆزێک هەڵە نووسرایە دەبی بنووسرێ فاهرنهایتی نەک نایتی، هەئەک لێرە نەنووسرایە. لە کاتی خینەوەش زۆر کەس دەخینەوە فارنایت، بەس هەئەکەی ئاخێری هەر دەبی هەبی فارنهایت. کەواتە لێرە ئەگەر بە باشی بنووسین هەمووی دەبی بنووسین فاهرنهایت. ئەو جەگە ئەو هەئەی نەخینینەوە کێشە نیە، بەڵام دووەمی دەبی هەر بخینینەوە. ئەوە لە ژوورەکەت چەند بی؟ لە ژوورەکەت فارنهایت دەبی بۆ وێنە 69 باشە، 70 باشە، 71 ئەو ژمارانە 68 بۆی پێک دێ هەر کەسەی جۆرە پلەگەرمیەکی پێ باشە، بەڵام لەو ماوەیە بی. ئێستا دێمە لای گرنگترین یاسا یان ڕێسا، یاسای د یەکسانە بە خ جاران ک. پێش هەموو شتێک پێشی ئەوەی بچمە لای ئەو پرسیارەی تۆزێک ڕوونکەمەوە ئەو سێ پیتە مانایان چییە؟ د واتە دووری یان مەودا یان ماوە، مەوداش دەبی لە جیاتی دووری. یەکسانە بە خێرایی جاران کات. سێ گۆڕاو هەیە لەو ڕێسایە یان لەو یاسایە. یەکەچیان بە تەنێ دەنووسرێتەوە لەلایەک، دووەکانی دیش جارانی یەک دەکەین، ناوی جێیەکەیان ئەگەر جێیان بگۆڕین تێک دەچی دەوی ئەو کات جاران نەبی دابەشبی، بەڵام بەڕای من باشترین شتەوەیە تەنیا یەک ئەو هاوکێشەیەی لەبەرکەین، ئەوانی دی هەمووی بەخۆی دەتوانین بە خۆمان بینووسینەوە لەسەر ئەوەی لە هەمووی ئاسانتر دووری یان ماوە یەکسانە بە خێرایی جاران کات. ماوە لە لای دەستی ڕاست یان دووری یەکسانە بە خێرایی جاران کات. ماوە واتە کە لە شوێنێک دەچینە شوێنەکی دیکە، لەو خاڵەی بۆ وێنە خاڵی س دەچینە خاڵی ش. ئەو پیلە یان ئەو تیرە کەسکە واتە مەودایان دووری. پاشان چەند زوو دەگەینێ یان درەنگ دەگەینێ خێراییەکەیە و چەند کاتیشمان پێویستە هەتا بگەینە لە شوێنێک بچینە شوێنەکی دیکە. بەوەی پێک دێ کە هەمە ئامرازی گواستنەوە بەکاردەینین. ئەگەر بە پێ بڕۆین لێرە ڕەنگە لە هەمان خاڵ زیاترمان پێویست بی، بەڵام ئەگەر بە ئۆتۆبیس بچین، ئۆتۆبوس یانیش بەس یان بە بایسکل بچین کاتەکە دەگۆڕێ، بەڵام ماوەکە هەمان مەودایە، بەڵام کاتەکە یەک کات نییە. خێراییەکە چونکە دەگۆڕدرێ مەودایەکەش دەگۆڕدرێ، کاتەکە دەگۆڕدرێ خێراییەکەش دەگۆڕدرێ، مەودایەکە هەر یەک مەودایە. ئەگەر لەو شوێنەی بچینە ئەو شوێنەی هەر جارەی ژمارەکان بە پێی خێرایی و بە پێی کات دەگۆڕدرێن. ئەوەیە کە ئەو ڕێسای دووری یەکسانە بە خێرایی جاران کات.
لەبەرکەین ئەو ڕێسایی لە هەندێک وڵاتان پێویست ناکە لەبەرکەین لە کاتی تاقیکردنەوە ئەو ڕێسایە دەنووسرێتەوە و لە هەندێک وڵاتانیش پێویستە لەبەرکەین. ئەگەر پێویست بوو لەبەرکەین تەنیا ئەو ڕێسایی لەبەر دەکەین دووری یەکسانە بە خێرایی جاران کات لە جیاتی دووری پیتی د لە جیاتی خێرایی پیتی خ لە جیاتی کات پیتی ک. ئێستا و جەبا پرسیارەکان شیکارکەم. پرسیاری ژمارە 4 دووریەکە نییە، خێراییەکە هەیە 22 مەترە لە 1 خولەک، کاتەکەش هەیە 4 خولەکی پێویستە. دەبی هەمیشە ئەگەر لێرە خولەک بوو لێرەش خولەک بی، ئەگەر نادەبی بیگۆڕین بیکەینە هەمان پێوەری کات. ئەگەر لێرە کاژێر بوو دەبی لێرەش کاژێر بی، لێرە چرکە بوو دەبی لێرەش چرکە بی، دەبی هەمان بی. ئەگەر لێرە مەتر بوو دووریەکەش بە مەترە، ئەگەر لە خێراییەکە کیلۆمەتر بوو دووریەکەش بە کیلۆمەترە، سانتیمەتر بوو بە سانتیمەترە، کەواتە پێوەرەکان دەبی وەکو یەک بن. ئێستا من دەچم ئەو یاسایی دەنووسم و بزانم دەتوانم دووریەکەی دەربینم یان نا. خێراییەکە 22 کاتەکەش 4. خێرایی دووری یەکسانە بە خێرایی جاران هەمیشە جاران کات. دووریەکەم نەبوو کەواتە هەر دەنووسمەوە د. خێراییەکەم هەبوو تەماشایەکی بکەمەوە 22 لە جیاتی خێراییەکەی دەنووسم 22 لە جیاتی کاتەکەش دەنووسم 4. ئێستا دیسان پیتی د یەکسانە بە 22 جاران 4 جاران 2 8 4 جاران 2 8 88. چونکە ماوەیە چ بنووسم لە تەنشتی تەمەشای خێراییەکەی خۆم دەکەم. خێراییەکەم بە چ بوو؟ بە مەتر بوو، کەواتە ماوەکەش بە مەترە. لێرە دەنووسم مەتر، ئەگەر بمەوێ ئەوها، ئەگەر نەمەوێ ئەوها دەنووسم مەتر. واتە ئەگەر بە خێرایی 22 مەتر لە خولەکەک بڕۆم بە 4 خولەک چەند مەتری دەبڕم؟ 88 مەتری دەبڕم. ماوەکە 88. باشە. ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 5. ئەو جارەی ماوەکەم هەیە، دووریەکەم هەیە بە کیلۆمەتر، خێراییەکەم نییە، کاتەکەشم هەیە. لەو جۆرە پرسیارانە هەمیشە دەبی سێ گۆڕاوە، هەمیشە دەبی 2 هەبی، سێمەکەش ببینمەوە. نەتوانم تەنیا 1 هەبی، ناتوانم بیان بینمەوە. ئەگەر 1 هەبی هەمیشە دەبی 2 پێدراو دیار بن، یەکەچیشیان دیار نەبی. دیسان ئەمن هەمان ڕێسایی دەنووسمەوە، تەمەشا دەکەم کیلۆمەتر کیلۆمەتر، کاژێر کاژێر، ئەوەی ڕاستیبی دەبا نووسرا بە کاژێر، هەڵەی دەکەن هەمیشە دەنووسن کاتژمێر، کاتژمێر هەڵەیە. کاژێر خولەک چرکە، ئەوە ڕاستە. ئێستا دەچم هەمان ڕێسا و یاسای دەنووسمەوە، ئەو جارەی تەمەشا دەکەم لێرە هەمان بەڵام ئێستا لە جیاتی ماوەکەم هەیە، ماوەکەی دەنووسم کە 100 کیلۆمەتر لە جیاتی د. ئەو جارەی چم نییە، من خێراییم نییە، واتە پیتەکەی هەروەکو خۆی دەنووسمەوە، جارانەکە هەروەکو خۆی، کاتەکەشم هەبوو، کاتەکە 5 کاژێر بوو، 5 کاژێر دەنووسم 5. ئێستا ئەو هاوکێشەیە هەروەکو هاوکێشەکانی دیکەیەکە شیکارمان کردیە، واتە لە لای دەستی چەپ جارانی 5 هەیە. ئەمە چ بکەم هەتا شیکاری ئەو هاوکێشەی بکەم؟ هەردوو لای 10 بەشی 5 دەکەم پێچەوانەکە، 10 بەشی 5 لێرە، 10 بەشی 5 لێرە، لەبەر چ؟
هەتا ئەو پیتە بە تەنێ بمینێتەوە لە لای چەپ، چونکە 5/5 دەکا یەک، پیتەکە کردە یەک خ پێی ناوێ بنووسم یەک خ، هەر دەنووسم خ. لێرە یەکسانەبەی دەنووسم پێشی هەموو شتەچی، پیتەکەی دەنووسمەوە، لێرەش 100 لە لای ڕاست 100/5 10/5 دەکا 2، سفرەکەش دێتە خوارێ 0/5 هەر سفر، واتە خێراییەکە 20 کیلۆمەتر لە یەک کاژێر لە، ئەوە واتە دابەش کاژێر. ئەگەر لە کتابەکەی بنووسن کاتژمێر ئەوە کەیفی خۆتانە بە چ دەنووسن بنووسن، بەڵام ئەمن دەنووسم کاژێر لە یەک کاژێر. واتە ئەگەر ئەمن بە خێرایی 20 کیلۆمەتر لە یەک کاژێر بڕۆم، 5 کاژێرم پێویستە هەتا ئەمن مەودای 100 کیلۆمەتری ببڕم، کەواتە تەنیا و تەنیا ئەو هاوکێشەیە بەسە. لە کتێبەکەی زۆری هاوکێشەیی دەنووسن، بەڵام بەڕای من پێویست ناکە، بەڵام ئەوە زۆر گرنگە بزانم پێوەری خێرایی چییە. کیلۆمەترە لە یەک کاژێر، ئەو لە دەبی بنووسرێ، ئەوە زۆر گرنگە. ئەو دابەشە، هێمای دابەش دەخیندرێتەوە 20 کیلۆمەتر لە یەک کاژێر. ئێستا بێمە لای پرسیارەکی دیکە، پرسیاری 6. دیسان لێرە هەماشت ئەو جارەی مەودایەکە هەیە بە کیلۆمەتر، ئەو جارەی خێراییەکە هەیە بە کیلۆمەتر لە کاژێرێک، بەڵام کاتەکەمان نییە، کاتەکە نییە. هەمان شتی بەکاردەینم لێرە، گەڕ ئەوانە ڕەشکەمەوە هەتا بزانین کە هەمان هاوکێشە دەتوانین بەکاربینین. ئەو جارەی لە جیاتی مەودایەکەی 300 کیلۆمەترە دەنووسم 300، هێمایەکەی دەنووسم، خێراییەکەش دەنووسم، خێراییەکە لە بیرم چوو چەند بوو 50. لێرە لە جیاتی خێراییەکەی دەنووسم 50، جارانەکەی وەکو خۆی دەنووسم، کاتەکەشم نییە. لێرە دیسان لە لایەر چەپ 50 هەیە لە تەنشت نادیارەکەی، جارانیشە، کەواتە من هەردوو لای دابەشی 50 دەکەم هەتا بە تەنیا پیتەکە بمێنێتەوە 50 لێرە، لێرەش 50. ئەو 50 لەگە ئەو 50 دەڕوا دەبیتە یەک، تەنیا پیتەکە دەمێنێتەوە لە لای دەستی چەپم، کەواتە دەنووسم تەنیا ک. لە لای دەستی ڕاست ئەو سفرە لای دەبەم لەگەڵ ئەو سفرەی نامینێ وەکو برەی نییە، ئەو سفرە و ئەو سفرە باڕەشیان کەمەوە باشترە. هەروەکو ئەوەیە 30/5 بکەم، 30/5 دەکاتە 6. ئەو جە دەبی بزانم چ کات دەکاتە 6 چ دەبی بنووسم کاتەکە دەکاتە 6. هیچ جیاوازی نییە، کات لەو لایە لای چەپ لە لای ڕاست 6 لە لای، هیچ جیاوازی نییە. 6 کاژێر یان کاتژمێر وەکو لە کتێبەکەی. کەواتە هەمان ڕێسایی و یاسایی بەکاردەینم، هەر کامە لەوانە دیاربی یان نادیاربی بە ئاسانترین شێوە. ئێستا دێمە لای بگۆڕە بۆ پلەکانی فاهەرنهایتی وەڵامەکەت لەسەر شێوەی ژمارەی دەی بنووسە. لێرانە بابەتە چی نوێیە، پلەی گەرمی با تێوزەک ڕوونی کەمەوە. 2 پێوەەر هەیە، بێگومان زیاتر هەیە، بەڵام لەو کتێبەی تەنیا 2 پێوەری گەرمی هەیە، یەکەچیان کە پێی
بە کوردی پێدان پێوەری سەدی ناوەشت کەشی لێ سلسیۆس کە بە س ئەوها بە پیتی سی دەنووسرێ پێوەرەکەی دیکەش فارنهایتە کە بە ف دەنووسرێ ئەو دوو پێوەرە دەتوانین لە پێوەرەک پلەی گەرمی بگۆڕین ڕێسایەکیشمان هەیە دەتوانین بەکاری بینین بزانم ڕێسایەکەم لێرە نووسیتەوە ئەوەی ڕاستی بی ئەو ڕێسایە بە دوو شێوە بە زۆر شێوە دەتوانین بنووسین بەس ئەمن لێرە بەو شێوەیە نووسیە لە کتێبەکەی هەندێک جار بەو شێوەی نووسرایە فەهرنهایت یەکسانە بە 9/5 پیتی س کۆ 32 یان ئەو ڕێسایی لەبەر دەکەین یان هەندێک جار پێویست ناکە لە هەندێک وڵاتان لەبەرکەین ئەگەر پێویستی کرد لەبەرکەی چ ئەو ڕێسایی سەرەوە لەبەرکەی هەر یەکشتە چ ئەوەی خوارێ چونکە ئەوەی سەرێ ئەگەر 9/5 بکەم دەکاتە 1/8 کامە تویست هەردووچی هەر باشە هیچ جیاوازی نییە ئەو جە لە کتێبەکەی هەندێک جار پیتی سئیش نووسرا بێگومان مەبەستیان پێوەری سەدیش نووسرایە دەکاتە بەڕای من هیچ پێویست ناکە تەنیا یەک لەوانە لەبەرکەی بەسە ئێستا ڕوونی دەکەمەوە کو یەک بەسە پێی ناوێ بزانین ڕێژەی بزانین پێوەری سەدیش دەکاتە چەندی فەهرنهایتی چونکە هەمان شتە هاوکێشەکمان دەست دەکەوی ئەو چ ئەوەی بەکاربینم لێرە چ ئەوەی بەکاربینم هەر هیچ جیاوازی نییە با بچم زانم پرسیارەکان چ بوون بگۆڕە بۆ پلەی فەهرنهایتی بۆ وێنە پرسیاری 10 پلەی سەدی ئەگەرە من هەمان یەک لەوانە بەکاربینم بۆ وێنە هاوکێشەی دووەم بەکاربینم بیگۆڕە بۆ پلەی سەدی بۆ فەهرنهایتی و کەواتە دەنووسم فئم نییە فەهرنهایتم نییە دەنووسم ف یەکسانە بە 9/5 لە جیاتی ئەو سعی کە لێرە جارانە بێگومان نەنووسرایە ئەم دەتوانم جارانە چی بنووسم جاران 10 جاراندا ئەو جە کۆی بکەمەوە لەگەڵ 32 لێرە گەر تەمەشاکەم دیسان فەکەی وەکو خۆی بنووسمەوە یەکسانە بە وەکو خۆی بنووسمەوە ئەگەر تەمەشای ئەو دەی بکەم وەکو ئەوەیە ئەو دەیە ژێرەکەی چونکە یەکە واتە ئەو دەیە سەرەیە ئەو سەرەی دەتوانم کورت بکەمەوە یان دابەشی خوار ژێرەی بکەم واتە 10 ئەگە دابەشی 5 بکەم دەکاتە 2 ئەو 5 دەبیتە 1 دەیەکەش دەبیتە 2 ئەو دووەی دەینم جارانی ئەو نۆیەی دەکەم 2 جاران نۆ دەکا 18 دەنووسم 18 ئەو کۆی وەکو خۆی دەینمە خوارێ 32کەی وەکو خۆی دەینمە خوارێ لە هەنگاوی سێم دیسان دەنووسم فەهرنهایت یەکسانە بە ئێستا کۆیان دەکەمەوە 2/8 دەکاتە 10 1 و 3 دەکاتە 4 یەکیش دەکاتە 5 واتە کردیە 5 پلەی فەهرنهایت یانیش هەر لێرە نووسرایە فەهرنهایت پێی ناوێ ئەمنیش بنووسم 5 پلەی فەهرنهایت ئەگەر 10 پلەی سەدییان سلسیۆسمان هەبوو کەواتە زۆر بە ئاسانی پێی ناوێ 5-6 هاوکێشەی لەبەرکەم یەک هاوکێشە بەسە ئەگە بچمە پرسیارشکە دیسان ئەو جارەی دیسان ژمارە پلەی 20 بچمەوە دەتوانم هەمان بەکاربینم ئەوانە بستڕمەوە پلەی 20 لە جیاتی دەنووسم 20 ئەو جارەی
کەواتە هەروەکو خۆی جارانی بیستی دەکەم ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ 32. ئێستا فەکەی وەکو خۆی دەنووسمە فەهرەنهایت یەکسانە بە لێرە تەمەشا دەکەم وەکو ئەوەی وایە ئەو 20 دابەش یەک کرابی 20 لە سەرەیە 5 ژێرەیە 20 دابەشی 5 دەکەم کەواتە لە 5ەکە هیچ نەماوە 20ەکەش بووە 4 ئەوجا ئەو چارەی جارانی ئەو نۆی دەکەم 4 جاران نۆ دەکا 36 ئەو کۆی وەکو خۆی دەینمە خوارێ 32 وەکو خۆی دەینمە خوارێ ئێستا 32 36 کۆ دەکەمەوە 2 6 دەکاتە 8 3 و 3 دەکاتە 6 68 پلەی فەهرەنهایتی ئەگەر 20 پلەی سەدی بوو دەکاتە 68 فەهرەنهایتی بزانم چی دیکەش هەیە هەروەها خوێندکاریژیر دەتوانی ئەوانش هەروەکو کو ئێستا لە جیاتی پیتی سەدیم لابرد پیتەکەی لا دەبەی ئەو ژمارەی دەنووسی ژمارەی 30 یان 40 یان 5 ئێستا ئەو جارەی بگۆڕە بۆ پلەکانی سەدی وەڵامەکەت لەسەر شێوەی ژمارەی دەی بنووسە کە نزیک کرابێتەوە بۆ نزیکترین دەیەک چم هەیە 85 پلەی فەهرەنهایتیم هەیە هەمان هاوکێشە بەکاردێنم لە جیاتی ف دەنووسم 85 ئێستا من ئەو هاوکێشەی بەکاردێنم لە جیاتی پیتی ف لە لای ڕاست دەنووسم 85 یەکسانە بە وەکو خۆی دەینمە خوارێ 9 بەسەر 5 وەکو خۆی دەینمە خوارێ 9 دابەش 5 پیتی س وەکو خۆی دەینمە خوارێ کۆیەکەی وەکو خۆی دەینمە خوارێ 32کەش وەکو خۆی دەینمە خوارێ ئێستا تەماشای لای چەپ دەکەم ئەمن پێم باشە هەمیشە هەتا شیکاری هاوکێشە بکەم ئەو پیتەی کە نادیارە بەتەنێ بمینێتەوە لەبەر هەندێک پێش هەموو شتێک ئەو 32 لێرە دەبی لابم 32 کولا دەکەوی ئەگەرە من چونکە کۆ 32 ئەگەر ئەمن کەم 32 لە تەنشت دانێ هەتا ئەو 32 لێرە نەمینێ کەم 32 دادەنێم لە هەردوو لا لێرە شەروە 85 کەم 32 بە ئەوها بنووسم هەتا ئاسان بی 85ەکەی زوو لێرە بنووسم ئەو جە کەم واتە نێگەتیڤ 32 یان کەم 32 ئێستا ئەو جە تەماشای لای چەپ دەکەم ئەو 32 ئەو لەگەر 32 دەڕۆن هیچ نەماوە سفر ماوە لەوێ تەنیا ئەو ڕادەیە ماوە لای ڕاست دەتوانم چاکەم 5 دوی لێ بڕوا دەکاتە 3 هەشتیش 3 لێ بڕوا دەکاتە 5 یەکسانە بە وەکو خۆی بینوە خوارێ ئەوجا ئەو ژمارەیەش وەکو خۆی بینوە خوارێ جارێ 9 بەسەر 5 ئێستا لە لای چەپ دەمەوێ ئەو بە تەنێ بمینێتەوە کەواتە ئەو 9 بەسەر 5ش دەوی لاکەوی کە دەزانم جارانە ئەوە جارانە چونکە جارانە ئەمن پێچەوانەکەی ئەنجام دەدەم واتە هەردوو لای دابەشی 9 بەسەر 5 دەکەم لای چەپ و لای ڕاست 9 بەسەر 5 لێرەش هەروە دابەشی 9 بەسەر 5 ئەو جەیسە تەمەشا دەکەم لای چەپ 9 بەسەر 5 تەواو بووە یەک تەنیا پیتەکە مایەوە پیتی س کە دەکاتە پلەی سەدی بێگومان لێرەش یەکسانە بە وەچی خۆی دەینمە خوارێ ئەو جا ئەو 53 دەینم دەنووسمەوە وەکو خۆی 53 ئەو هێمای داباشکردن دەگۆڕم دەکەمە هێمای لێکدان ئەوها ئەو پیتەش
سەرا و ژێر دەبیتە 5 بەسەر 9 ئەو های لێدێ. ئەوجا ئێستا ئەوەی لە سەرمە چییە؟ ئەگەر زانیم کورتکردنەوە هەیە لە مابەینی ئەو ژمارە و ئەو ژمارە کورت دەکەمەوە، لێرە نییە، کەواتە 1/53 جارانی 5 دەکەم، پاشان دابەشی 9 دەکەم لەلایەک بەتەنێ هەتا دوایە دێم ئەنجامەکەی دەنووسم، کەواتە دەنووسم پیتی یەکسانە بەدەچم لەو لایە 1/53 جارانی 5 دەکەم، پاشان ئەنجامی لێکدانەکەی دابەشی 9 دەکەم، چونکە ئەو 53 و 5 دابەشی لە سەرێنە لە ژێرەکەشیان ژێرەی 53 یەکە، کەواتە ئێستا دەینم 53 جاران 5 جاران 3 15 5 جاران 5 25 یەکیش 26 265 دەینم دابەشی 9 دەکەم لەو خوارەوەی. ئەگەر بمەوێ ئەگەر جێم هەبی، ئەگەر نا لەلایەکەی دیکە 265 دابەش 9 265 بە دابەشی دوور و درێژ دابەشی 9 26 دابەش 9 27 با دەیکردە 3 26 دەکاتە 2 2 جاران 9 دەکا 18 26 هەژدەی لێ بڕوا 16 هەشتی لێ بڕوا 8 ئەو 5 دێتە خوارێ 85 دابەش 9 ئەگەر 81 با دەیکردنەوە چونکە لێرە 85 ئەویش دەکاتە 9 9 جاران 9 81 ئەوجا 5 یەکی لێ بڕوا دەکات 4 لێرەش دەمێنێتەوە 0. ئێستا ناچارم فاریزەکی دانێم، لێرەش 0 دانێم 40 دابەش 9